سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان تیرۆرکردنی شوعیب زارعی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە سلێمانی، بەڕێوەچوونی مەراسمی ناشتنی تەرمی مهران ئەکرەمی لە شاری تیکاب، برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسوود، بەرزڕاگرتنی یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە قامیشلو، گیان لەدەستانی 16 کەس بەهۆی تەقینەوەی مین لە ڕۆژاوای کوردستان، داگیرکردنی زەوی وزاری خەڵک لەلایەن ڕژیمەوە لە ڕوودباری گیلان و هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر سووریە و غەزە. درێژەی هەوڵەکان تێرۆرکردنی شوعیب زارعی لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە سلێمانی. شوعیب زارعی چالاکی سیاسی کورد و پێشمەرگەی حیزبی کۆمەڵەی شۆڕشکێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە نزیکی مەقەڕەکانی ئەم حیزبە لە شاری سلێمانی تێرۆر کرا. نیوەڕۆی ڕۆژی شەممە 26 ڕەشەمەی 1402 یەکێک لە ئەندامانی حیزبی کۆمەڵەی شۆڕشگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بە ناوی شوعیب زارعی تەمەن 34 ساڵ و خەڵکی گوندی تەختەی سەر بە شاری سنە لە نزیک بارەگای ئەم حیزبە لە زرگوێزەڵا بە دەمانچە تێرۆر کرا. بە پێی زانیاریەکان بکوژی شوعیب کەسێک بە ناوی سەرکەوت ئەحمەدی و لە کاتی هەڵاتن لە شاری پێنجوێندا لەلایەن ئاسایشی هەرێمی کوردستانەوە دەست بەسەر کرا. بەڕێوەچوونی مەراسمی ناشتنی تەرمی مهران ئەکرەمی لە شاری تیکاب. ڕۆژی شەممە 26 ڕەشەمە مەراسمی ناشتنی تەرمی مهران ئەکرەمی بەندکراوی گیانبەختکردو لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم لە گرتوخانەی ئیتلاعاتی سەخس بە بەشداری بنەماڵە و خەڵکی تیکاب بەڕێوەچوو. مهران ئەکرەمی تەمەن 32 ساڵ 21 خەزەڵوەری 1401 هەتاوی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینە لە شاری سەخز دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعات گوازرایەوە. بە دوواداچوونی بنەماڵەی ئەو بەندکراوە لە 16 مانگی ڕابردوودا ئاکامێکی نەبوو تاکو ڕۆژی 25 ڕەشەمە ئیدارەی ئیتلاعاتی سەخز پەیوەندی بە بنەماڵەکەیەوە گرت و ڕایگەیاند کە ناوبراو گیانی لەدەستداوە و تەرمەکەی لە نەخۆشخانەی خومەینیدا. بە پێی زانیاریەکان هەفتەی ڕابردوو مهران ئەکرەمی لە زیندانی سەخزەوە بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سەخز ڕاگوێزرا. ناوبراو لە ژێر ئەشکەنجەدا هەردوو گورچیلەی لەدەستا و ڕەوانەی نەخۆشخانەکرا. پاش 2 ڕۆژ دیالیزکردن گەڕێنراوە زیندان، بەڵام مەئمورانی ئیتلاعاتی سەخز ئەو لاوەیان بۆ جارێکی دیکە ئەشکەنجە کردو ناوبراو لە ژێر ئەشکەنجەی سەختدا گیانی لەدەستا. برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی بانە و نەوسوود. شەوانی هەینی و شەممە 25 و 26 ڕەشەمە دوو کۆڵبەر بەناوەکانی کاوان ڕۆستەمی تەمەن 24 ساڵ و خەڵکی کامیاران، ئەفشار بابایی خەڵکی سەوڵاوە و کۆڵبەری سێهەم کە ناسناوی ئاشکرا نەکراوە لە سنوورەکانی بانە و نەوسوود بریندارکران. شەوی هەینی 25 ڕەشەمە هێزەکانی هەنگی مەرزی ئەنگەژاڵی بانە کاوان ڕۆستەمیان دەست بەسەر کرد و پاش زەوتکردنی بارەکەی ناوبراویان لە ڕێگەی لێدانەوە بریندار کرد. لەلایەکی دیکەوە شەوی شەممە 26 ڕەشەمە هێزە سنووریەکانی ڕژیم لە نەوسوود بە چەکی ساچمەی و هەڵدانی بەرد دوو کۆڵبەریان بریندار کرد کە ناسناوی یەکێکیان بریتیە لە ئەفشار بابایی خەڵکی سەوڵاوە. گواستنەوەی فەریاد قادری بۆ کەرەنتینەی زیندانی سنە. فەریاد قادری بەندکراوی سیاسی خەڵکی سنە کە لە ڕێکەوتی 20 ڕەشەمە پاش بانکێش بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەو شارات دەست بەسەر کرابوو بۆ بەندی تاکە کەسی بەندی خانەی سنە گوازراوەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا فەریاد قادری لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەیدا ڕایگەیاندووە کە لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەسوکاری بێبەش و بۆ کەرەنتینەی زیندانی ناوەندی سنە گوازراوەتەوە. بە پێی زانیاریەکان بەرپرسانی قەزای ڕژیم لە شاری سنە بە بنەماڵەی ئەو بەندکراوەیان ڕاگەیاندووە کە فەریاد بەهۆی چالاکیەکانی دەست بەسەر کراوە و تا ڕوونکردنەوەی دۆستیەکەی لە زینداندا دەمێنێتەوە.
بێسەر و شوێنکردنی زۆرەملەی تەرمی محێدین ئیبراهیمی دوای ئێعدام. ساڵێک بەسەر لە سێدارەدانی محێدین ئیبراهیمی زیندانی سیاسی خەڵکی شنۆ تێپەڕ دەبێت و هێشتا تەرمەکەی لەلایەن کۆماری ئیسلامیەوە ڕادەستی بنەماڵەکەی نەکراوە. محێدین ئیبراهیمی بەیانی 26 ڕەشەمەی ساڵی ڕابردوو پاش 6 ساڵ بەندکران لە زیندانی ورمێ لە سێدارەدرا. ناوبراو مانگی خەزەڵوەری ساڵی 96 هەتاوی لە تێک هەڵچوون لەگەڵ هێزەکانی وەزارەتی ئیتلاعات بریندار و دەستبەسەر کرا. ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە و ئازار کرا و بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم بە محارەبە و ئێعدام مەحکوم بوو. بەرزڕاگرتنی یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە قامیشلو. ڕۆژی شەممە 26 ڕەشەمە خەڵکی قامیشلو لە ڕۆژاوای کوردستان هاوکات لەگەڵ 36مین ساڵ ڕۆژی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن ڕژیمی بەعسەوە لە باشووری کوردستان. مەراسمێکیان بۆ ڕێزگرتن لە یادی 5,000 گیان بەختکردووی ئەو ڕووداوە بەڕێوەبرد. بەپێی راپۆرتەکان مەراسمەکە بە ڕاگررتنی 5 دقە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دەستی پێکردو. دواتر بەرپرسانی ئیدارەی خۆبەرەوبەری ڕۆژاوای کوردستان لەسەر ئەو جنایەتە قسە و باسییان کرد. لا ئیدامەدا بەشداربووانی و مەراسمە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیان و بڵاوکردنی سرودی شۆڕشکێرانە یادی 5,000 گیان بەختکرد و 10,000 برینداری ئەو هێرشیان بەرز نرخاند. گیان لەدەستانی 16 کەس بەهۆی تەقینەوەی مین لە ڕۆژاوای کوردستان. ڕۆژی شەممە 26 ڕەشەمە 16 کەس بەهۆی تەقینەوەی مین و هێرشی چەکدارانی داعش لە باکووری ڕەخا گیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان 16 کەس کە بۆ کۆکردنەوەی قارچ سەردانی باکووری شاری ڕەخایان کردبوو بەهۆی تەقینەوەی مین و هێرشی چەکدارانی داعش گیانیان لەدەستاوە کە 9 کەسیان ژن بوون. پێشتریش لە دێرە زور دەیان کەس لە کاتی کۆکردنەوەی قارچ بەهۆی تەقینەوەی پاشماوەکانی شەڕی داعش لە دێرە زور کوژراون و بریندار بوون. داگیرکردنی زەویوزاری خەڵک لەلایەن ڕژیمەوە لە ڕوودباری گیلان. لا ئیدامەی زەمینخاریە حکوومەتیەکاندا چەند سەد هێکتار لە زەویوزاری خەڵک لە گوندی حەلیمەجانی سەر بە شارستانی ڕوودبار لە پارێزگای گیلان لە ژێرناوی ساماندانی پلانە توریستیەکانی جەنگەڵی شمال لەلایەن حکوومەتەوە داگیر کرا. بەپێی راپۆرتی ماڵپەڕی هیرکانی یەگانی پاراستنی ئیدارەی سەرچاوە سروشتیەکان و هێزە ئینتزامیەکانی ڕژیم بە مەبەستی بەرەنگاربوونەوە لەگەڵ بەرگری ڕەوای جەماوەری گوندنشین هێرشیان کردوتە سەر خەڵکو و هەوڵی داگیرکردنی زەویەکانیان داوە. بەپێی زانیاریەکان ئیجراییکردنی ئەو گەڵاڵە دژەژینگەیە کە لە ساڵی 95 هەتاوی لەلایەن مەجلسی کۆماری ئیسلامیەوە پەسەند کراوە جەنگەڵ لە وەرگە و مێرگەکانی گوندی حەلیمەجان زەوت و تێیدا ویلای توریستی ساز دەکات. بەوتەی چالاکانی مەدەنی ئەو گەڵاڵەیە وێڕای کێشە یاساییەکانی دەبێتە هۆی لە ناوچوونی ژینگە و سروشتی ناوچەکە. کوژران و برینداربوونی سێ کرێکار بەهۆی نەبوونی مەنی شۆنیکار. ڕۆژی شەممە 26 ڕەشەمە 2 کرێکار لە وەرامین و ئەنار بەهۆی نەبوونی مەنی شۆنیکار گیانیان لەدەستا و کرێکارێک لە ئیسلامشار کەمەندان بوو. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی خەڵکی ئەفغانستان لە کاتی کارکردن لەسەر مەزرای کەشاوەرزی بەربووتەوە نێو چاڵاوێکی قوڵ و گیانی لەدەستاوە. لە شارۆچکەی ئەمینشاری سەر بە شارستانی ئەنار کرێکارێکی تەمەن 38 ساڵ بە ناوی داود پەیخەستە بەهۆی بەرەکگرتووی گیانی لێدەستاوە. لە شارۆچکەی چواردانگەی سەر بە شارستانی ئیسلامشار کرێکارێکی تەمەن 22 ساڵ بەهۆی گیرخواردنی مەچەکی دەستی لە نێو دەستگای بڕینەوەی ئاسن کەمەندان بووە. مانگرتن لە خواردنی سەتار محەممەدی لە زیندانی خۆڕەماباد. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران بەندکراوێکی سیاسی لە زیندانی خۆڕەماباد بە ناوی سەتار محەممەدی لە ناڕزایەتی بە بیلا تەکلیفی و دژایەتی بەرپرسانی زیندان لەگەڵ مەرەخەسیە دەرمانیەکەی مانی لە خواردن گرتووە. سەتار محەممەدی پێشتر لە نامەیەکدا داوای لە سەرۆکی زیندانی پەرسنەلی خۆڕەماباد کردبوو کە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی
مەرەخەسی دەرمانی پێ بدەن تاکو بتوانێت سەردانی پزیشکی پسپۆرت بکات. بەڵام سەرۆکی زیندان لەگەڵ داواکاریەکەی دژایەتی کرد و ئەو بندکراوە سیاسیە لە دەڕۆژ لەمەبەرەوە دەستی داوەتە مانگرتن لە خواردن. جێگەی ئاماژەیە کە 3 کەس لە خزمەکانی سەتار بە ناوەکانی ئیمان حەسەنوەند، ئیمان هیممەتی و مەجید ڕەزایی پێشتر لەلایەن کۆماری ئیسلامیەوە کوژراون. کوژران و برینداربوونی 90 کەس لە هێرشی موشەکی رووسیا بۆ سەر ئۆکراین بەهۆی هێرشی موشەکیەکانی ڕۆژانی هەینی و شەممە 25 و 26 ڕەشەمە رووسیا بۆ سەر بەندەری ئۆدیسا لە ئۆکراین بەلانی کەم 20 کەسی مەدەنی گیانیان لەدەستا و 70 کەسی دیکەش بریندار بوون. بەو تێ بەرپرسانی دەوڵەتی ئۆکراین ئەو هێرشەی رووسیا مەرگبارترین هێرشی موشەکی و پەهبادی ئەو وڵاتە لە یەک هەفتەی ڕابردوو بۆ سەر ئۆکراین بووەوە تەنیا ناوچە مەدەنیەکانی کردوتە ئامانج. بەپێی زانیاریەکان 2 یەکەی نیشتەجێبوون بە موشک کراوەتە ئامانج و زۆربەی قوربانیان ژن، منداڵ و بە ساڵاچوو بوون. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشە بەردەوامەکانی ئیسرائیل بۆ سەر سووریا و غەزە. ڕۆژی شەممە 26 ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل ئوردوگای نەسیراتی لە کەرتی غەزە کردە ئامانج و بەو هۆیەوە دەیان کەس گیانیان لەدەستا. هەروەها بە کاتی شەو کۆگای چەک و تەقەمەنی هێزەکانی حیزبوڵڵا و سپای قودس لە دەوروبەری دەمەشق بردمان کرا، بەڵام زیانەکانی ئاشکرا نەبووە. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە لە بردمانەکانی ڕۆژی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای نەسیرات و خان یونس بەلانی کەم 80 کەس گیانیان لەدەستاوە کە 15 کەسیان ئەندامی خێزانێک بوون. هەروەها دەیان کەسی دیکەش بریندار بوون و باری تەندروستی بەشێکیان ناجێگیرە. لەلایەکی دیکەوە شەوی ڕابردوو کۆگای چەک و تەقەمەنی هێزەکانی حیزبوڵڵا و سپای قودس لە کوێستانەکانی قەلەمون لە باکووری دەمشق بە چڕی بردمان کراوە، بەڵام زانیاریەک لەسەر زیانە گیانیەکانی ئاشکرا نەکراوە. بەڵای ئازیزان و خۆشەویستان گەشتی هەوڵەکانتان پێشکەشکرا، فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی